من داوا لە هەموو گەنجەکان دەکەم واز لە ئاهەنگ بێنن ئەوەی کە گرنگە بەشدارێکی کارایە لە پرۆسەکە و جادە و ڕێگاوبانەکان مەگرن بۆی هاوڵاتیان بتوانن بە ئاسانی بگەنە مرکزی دەنگدانەکان و بەشداری لەم پرۆسەیە بکەن. زۆر کات گرتنی جادەکان بۆتە هۆکاری ئەوەی کە زۆر لە خێزانەکان لە هاوڵاتیەکان بێبەش بوونە لە بەشداریکردن لە هەڵبژاردن بۆیە داوایان لێ دەکەم واز لە ئاهەنگ بێنن کاری خۆتان بکەن و وەهانی خەڵک بدەن کە هەمووان بێن بەرە و مەراکزی ئینتیخابات ئەوە باشترین کارە و پیرۆستترین کارە کە بکرێت لە جیاتی ئەو ئاهەنگی کە جادەکانی پێئەگرن هەموو ئەو ڕێکارانەی کە گردومانەتە بەر هەمووی جوان و ڕێکوپێکە بەبێ کێشە و گرفت و بازگەکان بە شێوەیەکی باش ئێستا کاری خۆیان دەکەن و کراونەتەوە و تەوقە ئەمنیەکان کە بە سێ تەوقی ئەمنی هەموو مرکزێکی ئینتیخابی تەوقراوە کە ببێتە مایی ئەوەی کە خەڵک پێی ئیزعاج نەبێت هەمووی بە جوانی کراوە ئەوەی کە تۆزێک دڵناخۆشیە ئەوەیە کە هەندێک جار ئەو ئاهەنگ جێڕانە و چوونە بەردەمی بارگای یەکتری کە هۆکاری ناخۆشی لێ دەکەوێتەوە.